مانگرتوەکان سەرماتەنگی پێهاڵچنیون و ئێوەش مەڕۆنە شوێنە سەختەکان و بە گوێ ڕێنمایەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بکەن. سڵاوتان لەبێت. ڕاستام چەند ڕۆژە هینا و بەفر و شەڕەتۆپەڵە، بەڵام تا ئەتوانن خۆتان لە ناوچە شاخاویەکان مەدەن، چونکە ئاسی دەبن و شتێکتان لێ بەسەر دێت. هاتوچۆی سلێمانی دەڵێت هەر شوێنێک مەترسی بەستن و شەختی لێ دەکرێت لێ نزیک مەبنەوە بۆ ئەوەی گیر نەخۆن و تووشی کارەسات نەبن. ئەوەی هاتوچۆی سلێمانی باسی دەکات دوێنێ لە سۆران ڕوویدا. دوێنێ بەرگری شارستانی سۆران ڕایگەیان 50 گەشتیار و 15 ئۆتۆمبیل لە حاجی ئۆمەران گیریان خواردووە و تیمەکانی ئەوان ڕزگاریان کردوون. ڤیدیۆ وێنەکانی ئەمڕۆ دوێنێ لە ناوچە شاخاویەکانی دەری دەخەن کە بەڕاستی هی ئەوە نین خۆتی لێ بدەیت. جادەوبان بەستوێتی و ئۆتۆمبیل بە ئاسانی خۆی پێ ناگیرێتەوە. ئەمڕۆ 12 ڕۆژی ڕەبەقا 13 مامۆستا و فەرمانبەری سنووری سلێمانی مانیان لە خواردن گرتووە و ئەوان شەوی ڕابردوو ساردترین شەوی مانگرتنەکەیان بەڕێ کرد. ئەمڕۆژ بە فربارین دۆخەکەی لێ سەختتر کردن. دیمەنەکان بە شێوەیەکن ناوە مانگرتوەکان دۆخی تەندروستیان تێک دەچێت و تیمەکانی فریاکەوتن فریان دەکەون و ئەگەر پێویست بکات دەیان گوازنەوە بۆ نەخۆشخانە. هونەرمەندان و هاوڵاتیانیش سەردانیان دەکەن و هەر ئەمڕۆ حەمەڕەوف کەرکووکی گۆرانی خەجێخانی بۆوتن. نەکەن سەوزە میوەی خراپبوو ببەنە کەلار. تیمەکانی کۆنتڕۆلی جۆری 24 کاتژمێر لەسەر خەتن و لە دوێنێەوە نزیکەی 70 تۆن تەماتە و پەتاتە و پرتەقاڵی تەلەف کردووە و دکتۆر محەممەد کوێخازەند بەڕێوەبەر لە تاقیگەی کۆنتڕۆلی جۆری لە گەرمیان بە 1964 وت لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا دەستیان گرتووە بەسەر 4 بار هەڵگردا کە 50 تۆن پەتاتە و 10 تۆن بۆ 12 تۆن پرتەقاڵ و 7 تۆن تەماتەیان هەڵگرتبوو. وەک ئەوەی باسی دەکات دوای ئەوەی پشکنینیان بۆ کردوون لە پشکنین دەرنەچوون، هەر بۆیە دەستیان بەسەرداگیراوە و تەلەف دەکرێن. کۆنتڕۆلی جۆری گەرمیان وەک شوێنەکانی تر نییە، بارەکان بگەڕێنێتەوە، چونکە ئەوەی دکتۆر محەممەد دەڵێت ڕەنگە لە شوێنێکی تر ساغ بکرێتەوە، بۆیە یەکسەر تەلەف دەکرێن و لە ناو دەبرێن. لە ناو کورداوا بابووە قەرز دوو ماڵاوەدان دەکاتەوە، بەڵام ئەمە هەموو کات ڕاست نییە. ئەوە تا ماڵی موختار عەبدوڵڵای سوتاند و قەرزدارەکانیش بە ئۆتۆمبیلی ئاخر مۆدێل بە بەردەمیدا دێن و دەچن. موختار عەبدوڵڵا کاسبکارێکی قەزای دەربەندی خانە. لە 2009 تا 2022 بڕی 69 ملیۆن و 642 هەزاری بە دینار و 133 وەرەقەی بە دۆلار قەرز بە خەڵکی داوە. وەک ئەوەی وتی بە 1964 ویستوێتی هاوکاری خەڵک بکات، بەڵام قەرزدارەکان قەرزەکانیان نادەنەوە. خەفەتی موختار بۆ ئەوەیە قەرزدار هەیە ئۆتۆمبیلی ئاخر مۆدێلی لە ژێرە کەچی ئامادە نیە قەرزەکەی بداتەوە، هەر بۆیە دەڵێت گردنیان ئازا ناکەم، چۆن ماڵی منیان سووتان خوا لە داوا لە خوددا دەکەم ئاوا سەرۆت و سامانیان بسووتێنێت. بەڵێ بەڕێزان ستانشتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماڵپەڕی 1964 ئەویش ئەوەیە کە باز لەوە دەکات ساڵی پار 48 ژن کوژراون، بەڵام لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا 8 ژن کوژراون، ئەمەش ئامارێکی مەترسیدارە و باز لەوە ئاکرێت کە ساڵی پار 48 ژن کوژراون و ئەم ساڵ 8 ژن کوژراون. بەوتەی چالاکوانێکی مافی ژنان بێت دەڵێت کە تاوانە ئەلیکترۆنیەکان مەترسێکی ڕاستەقینەن بۆ سەر کچان و کوڕان و باز لەوەش دەکات کە ئەم ئامارە بۆ ئێستا ئامارێکی مەترسیدارە، چونکە تەنها 2 مانگ لە ساڵی نوێ تێپەڕیوە 8 ژن کوژراون و باز لەوە دەکات کە تونند و تیژی دەرونی باری ئابووری و سیاسی ئەمانە هۆکاری ئەوەن کە ببنە هۆی زیاتر ژن کوشتن و داوا دەکات ڕێگری لە ژن کوشتن بکرێت و مافی ژنان بپارێزرێت. هەواڵەکانم پێشکەشکردن، هەر شاد بن.